بناوی خۆی بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوەکەینەوە خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی یەکەم خولی گرێدانی دووەم دانیشتنی ژمارە 10 ڕۆژی دانیشتن 18 شەشی 2014 بە پێی حکومەکانی بڕگەیەک لە مادەی 20 پەیڕەوی ناوخۆی ژمارەیەکی هەموارکراوی ساڵی 1992 پەرلەمانی کوردستانی عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 10 ئاسایی خولی گرێدانی دووەمی ساڵی یەکەم لە خولی چوارەمی هەڵبژاردن لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆی ڕۆژی چوارشەممە ڕێککەوتی 18 شەشی 2014 بەم شێوەیە بێت. یەک متمانەدان بە کابینەی وەزاری هەرێمی کوردستان پاش خوێندنەوەی ناوی وەزیرەکان لەلایەن بەڕێز کاندیدی ڕاستپێراو بۆ سەرۆکی حکوومەت بە پێی بڕگەی 4 لە مادەی 56 لە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. دوو سوێند خواردنی بەڕێزان سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیرانی کابینەی وەزاری هەشتەمی هەرێمی کوردستان بە پێی مادەی 6 لە یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 1992 هەموارکراو. سێ خوێندنەوەی بەرنامەی کاری کابینەی هەشتەم لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. پێشەکی زۆر بەخێرهاتنی بەڕێز سەرۆکی حکوومەتی ڕاستپێراو بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی ڕاستپێراو و وەزیرە کاندیدەکانەکەین بۆ پەرلەمانی کوردستان ئەوە لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە ناوی نەهاتوانی دانیشتنی پێشوو بخوێنێتەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 9 ئاسایی ڕۆژی 16 شەشی 2014 مۆڵەت بوون یان بێ مۆڵەت ئامادە نەبوون بەم شێوەی خوارەوەیە. یەکەم ئاری محەممەد عەبدوڕەحیم محەممەد مۆڵەت. دووهەم تەلار لەطیف محەممەد قادر مۆڵەت. سێهەم خەڵەف ئەحمەد معروف قادر مۆڵەت. چوارەم دەرباس عەبدوڵڵا ڕەسوڵ ئامادە نەبوو. پێنجەم زولفا محمود عەبدوڵڵا مۆڵەت. شەشەم عزت صابر ئیسماعیل عەبدوڵڵا ئامادە نەبوو. حەوتەم مەردان خدر مستەفا مۆڵەت. هەشتەم نووری عەلی محەممەد ڕەحمان ئامادە نەبوو. زۆر سپاس. هەروەها داوا لە بەڕێستانەکەین کە کورتەیەک لە کۆنووسی دانیشتنی پێشووی پەرلەمانی کوردستان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 9 لە بەرواری 16 شەشی 2014 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە. دووهەم خوێندنەوەی نوێی ئەندامانی پەرلەمانی ئامادە نەبوو هەروەها خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێهەم بەردەوامبوون لەسەر گفتوگۆکردن و تاوتوێکردنی ئەندامانی پەرلەمانی کوردستان سەبارەت بە باری ئەمنی ناوچە کوردستانی جێناکۆکەکان و دانیشتنەکە هەر بەنهێنی بەردەوام بوو بۆ راپۆرتی لیژنەی ناوخۆ. چوارەم گفتوگۆکردنی ئەندامانی پەرلەمان لەسەر پڕۆژە یاسای درێژکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر و دەنگدان لەسەری. پێنجەم پەسەندکردنی بڕیاردان لەسەر وازهێنان و دانانی ئەندامانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان. شەشەم پەسەندکردنی پێکهێنانی 3 لیژنەی هەمیشەیی نوێ بۆ پەرلەمان. حەوتەم پەسەندکردنی لیژنەیەکی کاتی بۆ پێداچوونەوە بە پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان. هەشتەم دەنگدان لەسەر قبوڵکردنی دەست لە کار کێشانەوەی پەرلەمانتار نووری حەمەعەلی لە فراکسیۆنی زەرد. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان و بەڕێزان ئاگادارن کە پشتبەست بە حکومەکانی بڕگەی 3 مادەی 56 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکرا و بە پێی بڕگەی 12 مادەی 10 لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و پەرلەمانی کوردستان لە دانیشتنی یاسایی ژمارە 5 ڕۆژی 25 2014 بڕیاریدا بە ناونانی بەڕێزان نێچیروان ئیدریس مستەفا بارزانی وەک پاڵێوراو بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. هەروەها ناونانی بەڕێز قوبات جەلال تاڵەبانی وەک پاڵێوراو بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. هەر هەمان ڕۆژ بەڕێز سەرۆکی هەرێم فەرمانێکی هەرێمی دەرکرد بۆ ڕاستپاردنی بەڕێزانیان بۆ پێکهێنانی حکوومەت
بۆ پێم وایە لە دوێنێەوە ئەوان ناوەکانیان ناڕاستی پەرلەمانی کوردستان کردووە بۆ ئەوەی ئەمڕۆ لەلایەن ئێوەی بەڕێزەوە متمانیان پێ بدرێ و لە بەردەم بەڕێستانە سوێندی یاسایی بخۆن. ئێستا داوا لە بەڕێزان سەرۆکی حکوومەتی ڕاستپێررا و جێگری سەرۆکی حکوومەتی ڕاستپێررا و دەکەین بفەرموو بۆ سەر منەسە. ئێستا دەسەکەین بە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بڕگەی یەکەمی بریتە لە متمانەدان بە کابینەی وەزاری هەرێمی کوردستان. سەرەتا بەڕێزان سەرۆکی حکوومەتی ڕاستپێررا و جێگری سەرۆکی حکوومەتی ڕاستپێررا و ئەخێنە بەردەنگدانی بەڕێستان بۆ متمانە وەرگرتن کێ لەگەڵەوەیە کە بەڕێز نێچیروان ئیدریس موسەفا بارزانی وەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ با دەستی بڵندکە. نەوەت کەس زۆر سپاس کێ لەگەڵی نییە؟ سێ کەس لەگەڵی نییە پیرۆزبایی لە یەکەین بە هیوای سەرکەوتن کێ لەگەڵەوەیە کە بەڕێز قوبات جەلال تاڵەبانی وەک جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستان و متمانە وەربگرێ بە دەست بەرز کاتەوە. نەوەد و دوو دەنگ لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵی نییە پیرۆز بێت کەواتە پەسەند کرا. ئێستا داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتەکەین کە ناوی وەزیرەکانی کابینەی هەشتەمی پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بخوێنێتەوە. مەگەر لەم لابی خوێنیتەوە کاک نێچیروە ناوەکان لای تۆ نییە؟ بدەمێ یەک دەقە کاک نێچیروە ئەمەیان بم بە زمان دەیتەوە ئەمەیان بە زمان ڕاکتە بچرا باش وەلێ وەرەگرمەوە بۆ تۆ نانە بۆ سەن خواردنی ئەمە بەس جەنابەت ناوەکانە خوێنیتەوە کتابەکە تەسلیمی ئێمەکەی سکرتێری پەرلەمانیەکێکیان خوێنێتەوە خەمەندەنگان بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی وەزیرەکان دەخوێنمەوە سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی وەزیری داد مستەفا قادر مستەفا عەزیز وەزیری کاروباری پێشمەرگە
عبدالکریم سلطان شنگالی وزیری نوخۆ، ڕێباز محەممەد عەبدوڵڵا محەممەد وەزیری دارایی و ئابووری، عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا وەزیری سامانە سروشتیەکان، ڕێکەوت حەمەڕەشید کەریم محەممەد وەزیری تەندروستی، پشتیوان سادق عەبدوڵڵا وەزیری پەروەردە، دەرباز عەبدوڵڵا ڕەسوول وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون، نەورۆز مەولود محەممەدەمین وەزیری شارەوانی و گەشت و گوزار، یوسف حەمەد وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، عەلی عوسمان حاجی بەدری وەزیری پلان، محەممەد قادر محەممەد وەزیری کاروباری کۆمەڵایەتی، خالد عەبدوڕەحمان ئەحمەد وەزیری ڕۆشنبیری و لاوان، محمود صالح حەمەکەریم وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان، عەبدوستار مەجید قادر وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو، سامان سەردار مەحموود وەزیری بازرگانی و پێشەسازی، جۆنسۆن سیاوەش وەزیری گواستنەوە و گەیاندن، کەمال سەلیم سەعید وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی، سەلاحەددین بابەکر محەممەد وەزیری کارەبا، مەولود مراد محەممەدەمین وەزیری هەرێم، عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزە وەزیری هەرێم. زۆر سوپاس. زۆر سوپاس. ئێستا بەڕێز سکرتێری پەرلەمان یەک ناوی وەزیرە بەڕێزەکانە خوێنێتەوە، تکاکەین لە جێی خۆیان هەستن، ئەو بەڕێزانەی ناویانە خوێنرێتەوە لە جێی خۆیان هەستن بۆی بیخێنە دەنگدانی پەرلەمانی کوردستان بۆ متمانە وەرگرتن. بەڕێز سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی وەزیری داد، ئەندامانی بەڕێزی پەرلەمان کێ لەگەڵەوەیە کە بەڕێز سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی وەکو وەزیری دادی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت. هەفتا و نۆ کەس لەگەڵە، کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵ نییە. زۆر سپاس، پەسەند کرا، پیرۆز بێ. باش 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 بەڵێ. بەڕێز مستەفا قادر مستەفا عەزیز وەزیری کاروباری پێشمەرگە، کێ لەگەڵەوەیە کە بەڕێز مستەفا قادر مستەفا عەزیز وەک وەزیری کاروباری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت.
هەشت کەس لەگەڵە کێ لەگەڵ نییە؟ شەش کەس لەگەڵ نییە پیرۆز بێکەواتە پەسەند کرا. بەڕێز عەبدولکەریم سوڵتان شەنگالی وەزیری ناوخۆ. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز عەبدولکەریم سوڵتان شەنگالی وەک وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ؟ هەشتا و حەوت کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە؟ چوار کەس لەگەڵی نییە پیرۆزە پەسەند کرا. بەڕێز ڕێباز محەممەد عەبدوڵڵا محەممەد وەزیری دارایی و ئابووری. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز ڕێباز محەممەد عەبدوڵڵا محەممەد وەک وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ؟ باش هەشتا و شەش کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ شەش کەس لەگەڵ نییە پیرۆزە پەسەند کرا. بەڕێز عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا وەزیری سامانە سروشتیەکان. ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان کێ لەگەڵەوەیە کە بەڕێز عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا وەک وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ؟ هەشتا و سێ کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە؟ سێ کەس لەگەڵی نییە پیرۆزە کەواتە پەسەند کرا. بەڕێز ڕێکەوت حەمە ڕەشید کەریم محەممەد وەزیری تەندروستی. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز ڕێکەوت حەمە ڕەشید کەریم محەممەد وەک وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ؟ مامەسا مەولودێەوە هێشتا مافی دەنگتانتان ماوە تۆ و کاک دەرباز دەتوانن دەنگ بن. ئێوە ئەندامی پەرلەمان نێشتا بەڵێ؟ ئەو دوانش کاک مەولوو
هەشتا و سێ کەس لەگەڵیەتی کێ لەگەڵی نییە سێ کەس لەگەڵی نییە کەواتە پیرۆزە پەسەند کرا بەڕێز پشتیوان سادق عەبدوڵڵا بۆ وەزیری پەروەردە کێ لەگەڵەوەیە کە بەڕێز پشتیوان سادق عەبدوڵڵا وەک وەزیری پەروەردە متمانە وەربگرێ هەشتا و نۆ کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە سێ کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە بەڕێز دەرباز عەبدوڵڵا ڕەسوڵ بۆ وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون کێ لەگەڵەوەیە کە بەڕێز دەرباز عەبدوڵڵا ڕەسوڵ وەک وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون لە حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێت خۆی دەنگی بەخۆی نەیەوە خەینە دەنگی خۆشی حساب کەوە دەستی بەرز کردەوە خۆی حساب نەکرد تو حسابی پەنجا و سێ آخر ئەم پەنجا و دوو نەوەت کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە سێ کەس لەگەڵی نییە کەواتە پیرۆزە پەسەند کرا بەڕێز نەورۆز مەولود محەممەد ئەمین بۆ وەزیری شارەوانی و گەشت و گوزار کێ لەگەڵەوەیە کە بەڕێز نەورۆز مەولود محەممەد ئەمین وەک وەزیری شارەوانی و گەشت و گوزار متمانەی پێ بدرێ تکایە کامێرەکان لە شوێنێ بوەستن بەری چاوی ئەندامانی دەستەی سەرۆکایەتی نەگرن بۆ ژماردن نەوە دوو یەک کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە جارە دامەنیشە کێ لەگەڵی نییە دوو کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە بەڕێز یوسف حەمەد لوتفەڵڵا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێزان کێ لەگەڵەوەیە کە بەڕێز یوسف سەمەد لوتفەڵڵا وەک وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی متمانە وەربگرێ نەوە دوو کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە پێنج کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە کاک فەرهاد تۆ و کاک قادر لەگەڵن یا لەگەڵ نین لەگەڵین
کەواتە سێ کەس لەگەڵ نییە. بەڕێز علی عوسمان حاجی بەدری سندی بۆ وەزیری پلاندانان. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز علی عوسمان حاجی بەدری سندی وەک وەزیری پلاندانان متمانە وەربگرێ. نەوەت کەس لەگەڵێتی چێ لەگەڵ نییە. سێ کەس لەگەڵ نییە کەواتە پیرۆزە و پەسەند کرا. بەڕێز محەممەد قادر محەممەد سەید بۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی. بەڕێزان چێ لەگەڵەوەیە کە محەممەد قادر محەممەد سەید وەک وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی متمانە وەربگرێ. نەوەد و پێنج کەس لەگەڵێتی چێ لەگەڵی نییە. سێ کەس لەگەڵی نییە کەواتە پیرۆزە پەسەند کرا. بەڕێز خالید عەبدوڕەحمان ئەحمەد بۆ وەزیری ڕۆشنبیری و لاوان. چێ لەگەڵەوەیە کە بەڕێز خالید عەبدوڕەحمان ئەحمەد وەک وەزیری ڕۆشنبیری و لاوانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ. نەوەت کەس لەگەڵێتی چێ لەگەڵ نییە. سێ کەس لەگەڵ نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز مەحموود ساڵح حەمەکەریم بۆ وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان. چێ لەگەڵەوەیە کە بەڕێز مەحموود ساڵح حەمەکەریم وەک وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان متمانە وەربگرێ. نەوەد و دوو کەس لەگەڵێتی چێ لەگەڵ نییە. سێ کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز عەبدوستار مەجید قادر بۆ وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو. چێ لەگەڵەوەیە کە بەڕێز عەبدوستار مەجید قادر وەک وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو متمانە وەربگرێ. نەوەت کەس لەگەڵێتی چێ لەگەڵ نییە. سێ کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا پیرۆزە. نقطە نیزام بەڵە فەرموو.
بەڕێز سەرۆکی پارلەمان کاک دەرباز دەنگەداد نازانم چونکە ئێستا متمانەی وەرگرتووە پێویست ناکات دەنگەکە ئەگەر بێتە هەژمارکردن. باشە من جواب بدەمەوە بەڕێز خات و شیلان ئەندامی پەرلەمانی کوردستان ئەتوانێت ببێ بە وەزیر و وەکو ئەندامی پەرلەمانی کوردستانیش بمێنێتەوە و لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستانیش دەنگ بدە زۆر سپاس. بەپێی پەیڕۆ. بەڕێز ساماڵ سەردار مەحموود بۆ وەزیری بازرگانی و پیشەسازی. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز ساماڵ سەردار مەحموود وەک وەزیری بازرگانی و پیشەسازی متمانەی پەرلەمانی کوردستان وەربگرێت؟ هەفتا و هەشت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵی نییە، پێنج کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا. پیرۆزە. کاک شێخ محەممەد فەرموو نقطە نظامی مایکەکەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند وەزیرێک دەرباز بوون لە دەنگدان دوایێ داوات لە بەڕێز مەولود باوە مراتکردن بدە دەبێت لە هەر لە ئەوەلەوە داوات لێکرد بۆ دەنگدان. من هەر بەبیرم خستنەوە وەگەرنا کاک شێخ محەممەد بەبیرم خستنەوە کە مافی ئەویان هەیە وەگەرنا خۆیانە بۆیە بیان زانەیە کە مافی دەنگدانیان هەیە. سوپاس. بەڕێز جۆنسۆن سیاوەش ئەیۆ بۆ وەزیری گواستنەوە و گەیاندن. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز جۆنسۆن سیاوەش ئەیۆ وەک وەزیری گواستنەوە و گەیاندن متمانە وەربگرێت؟ نەوەد و چوار کەس عەفو هەشتا و چوار کەس لەگەڵێتی هەشتا و چوار کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ پێنج کەس لەگەڵ نییە. پیرۆزە پەسەند کرا. بەڕێز کەمال سەلیم سەعید بۆ وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی. کێ لەگەڵەوەیە کە بەڕێز کەمال سەلیم سەعید وەک وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە متمانە وەربگرێت؟ هەفتا و چوار کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ پێنج کەس لەگەڵ نییە کەواتە پەسەند کرا و پیرۆزە. کێ؟ زۆزان خان فەرموو نقطە نظامی. بەڕێز سەرۆکی پەرلەمانی گەل ڕێزگرتنا من بۆ هەمیوان کاندیدێن و کە هاتینە پێشکەشکردنێ بۆ وەرگرتنا پۆستێن وەزاری لێ من وەکو پێشوەخت مامۆستایەکی زانکۆ و پێشوەخت کۆ ئەف سیڤیەکی هەشتینەمە زۆربەی ئەوانە ئەو باوەرنامێت وەرگرتین نە زانکۆیت معتەرەفن لە کوردستانێ من باشتر بووم. زۆزان خان بەڕێزت مافیەوە هەیە دەنگ نەدەی بە هەر کەسێک کە ئەزانی جێگای متمانی بەڕێزت نییە بەڵام قسەیان لەسەر ناکرێت. سوپاس بۆ جەناب. تمام.
نظامی اشتغل بەڕێز سەلاحەدین بابەکر محەممەد بە وەزیری کارەبا کێ لەگەڵەوەیە کە بەڕێز سەلاحەدین بابەکر محەممەد وەک وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ. هەشتا و دوو کەس لەگەڵیەتی کێ لەگەڵ نییە؟ چوار کەس لەگەڵ نییە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز مەولود مراد محێدین بۆ وەزیری هەرێم کێ لەگەڵەوەیە کە بەڕێز مەولود مراد محێدین وەک وەزیری هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان متمانە وەربگرێ. نەوەت کەس لەگەڵێتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵ نییە پیرۆزە مامۆستا پەسەند کرا. بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا بۆ وەزیری هەرێم کێ لەگەڵەوەیە کە بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا وەک وەزیری هەرێم متمانە وەربگرێ. هەشتا و هەشت کەس لەگەڵیەتی کێ لەگەڵ نییە؟ سێ کەس لەگەڵی نییە پەسەند کرا پیرۆزە. بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پیرۆزبایی متمانەبەخشینتان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لێ دەکەم. بە هیوام لە ئایندەدا لە ڕاپەڕاندنی ئەرکەکانتان سەرکەوتوو بن. بەڕێزان ڕاستە بەهۆی ئەو بارودۆخەی کە کوردستانی پێدا تێپەڕی متمانەبەخشین بە کابینەی هەشتەم دواکەوت، بەڵام ڕاگەیاندنی کابینەی هەشتەم لەم هەلومەرجە سەخت و دژوارەی کە کوردستان و عێراق و ناوچەکەی پێدا تێپەڕ دەبێت هەنگاوێکی گرنگە و ئومێدبەخشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. کابینەی هەشتەم کە کابینەی یەکڕێزی نیشتیمانیە ئەرکی زۆری لەبەردەمدایە لەسەروی هەموو ئەوەرکانش مەسەلەی چاکسازیە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان، هەروەها دامەزراوەی کردنی سیستمی حکومڕانی لە هەرێم بە شێوەیەک کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دابێت. بە تایبەتی ئەم کابینەیە بە کردار ببێتە حکوومەتی هاوڵاتی و کار بکات بۆ سەروەری یاسا و پاراستنی سربەخۆیی دەسەڵاتی دادوەری، هەروەها بە دامەزراوەی کردنی سەرجەم جومگە ئیداری و ئەمنی و سەربازیەکانی هەرێم. بەڕێزان بەدڵنیاییەوە بەرنامەی هەموو لایەکمانەوەیە کە کارکردنی داهاتوومان مایەی خزمەتگوزاری و خۆشگوزەرانی و پەرەپێدانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی بێت لە هەرێمی کوردستان، بەتایبەت کە ئێستا دۆخێکی نوێ هاتوۆتە پێش کە کۆدەنگی و یەک هەڵوێستی دەوێت لە بەرامبەر پرسە چارەنووسسازەکاندا. بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەش پێویستە هەماهەنگی و هاوکاری هەبێت
لە نێوان هەرسێ دەسەڵاتەکەی هەرێمی کوردستان. پەرلەمانی کوردستان لەم خولەی خۆیدا وەک ئەرکی خۆی جگە لەوەی چاودێر دەبێ بە سەردام و دەستگاکانی حکوومەت لە هەمان کاتدا کار دەکات بۆ پڕکردنەوەی کەلێنە یاساییەکان و پێداچوونەوە بەو یاسایانی کە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە و لەکوێ پێویستی کرد هاوکار و ڕێنیشاندەر دەبێت بۆ دەسەڵاتی جێبەجێکردنی هەرێمی کوردستان. لە کۆتاییدا جارێکی دیگە پیرۆزباییتان لێ دەکەم و بە هیوام لەم هەلومەرجە دژوارەدا کە بەهۆی ڕووداوەکانی دوای 9 شەشی 2014 ڕوبەڕووی کوردستان و عێراق بۆتەوە کابینەکەتان بەسەر کەوتووی بەسەر کۆسپ و تەگەرەکاندا زاڵ بێت، بە تایبەت ئەوەی پەیوەندی بە پاراستنی ئەمنیەتی سەر و ماڵی سەرجەم کوردستانیان هەیە، هەروەها دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ قەیرانی دارایی و ئابووری هەرێم و گرفت و پێشهاتە هەنوونکەیەکانی شارەکانی هەرێمی کوردستان. سەرکەوتو و سەرفراز بن. ئێستا ئەچینە خاڵی دووەمی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە بریتیە لە سوێند خواردنی بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرانی کابینەی وەزاری هەشتەمی هەرێمی کوردستان بە پێی مادەی 6 لە یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 1992 هەموار کراوە. بەڕێز سکرتێری پەرلەمان یەک ناوی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیرەکان خوێنێتەوە بۆ ئەوەی سوێندی یاسایی بخۆن. بەڕێز نێچیروان ئیدریس بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بە ناوی خوای گەورە من نێچیروان ئیدریس مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز قوبات جەلال تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بە ناوی خوای گەورە و مهرەبان من قوبات جەلال تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی، بەناوی خوای گەورە و مهربان من سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی وەزیری داد بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەڵ و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەڵ بکەم. اللهم وطن ملة بيسن خير رؤسن اللهم ماني محزوبيت ماسن. بەڕێز مستەفا قادر مستەفا عەزیز،
بەناوی خوای گەورە و میهرەبان من مستەفا قادر مستەفا عەزیز وەزیری پێشمەرگە بەخوای مەزن سوێن دەخۆم کە بەدڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز عەبدولکەریم سوڵتان شەنگالی. بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدولکەریم سوڵتان شنگالی وەزیری ناوخۆ بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز ڕێباز محەممەد عەبدوڵڵا محەممەد. بەناوی خوای گەورە و میهرەبان من ڕێباز محەممەد عەبدوڵڵا وەزیری دارایی و ئابووری بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا کە ناسراوم بە ئاشتی هەورامی وەزیری سامان دەسروشتیەکان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز ڕێکەوت حەمە ڕەشید کەریم محەممەد. بەناوی خوای گەورە و میهرەبان من دکتۆر ڕێکەوت حەمە ڕەشید کەریم وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری پەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز پشتیوان سادق عەبدوڵڵا. بەناوی خدای گەورە و میهرەبان من پشتیوان سادق عەبدوڵڵا وەزیری پەروەردە بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بگرم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز دەرباس عەبدوڵڵا ڕەسوڵ. بەناوی خوای گەورە و میهرەبان من دەرباز عەبدوڵڵا ڕەسوڵ وەزیری ئاودانکردنەوە و نوسوجێبوون بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز نەورۆز مەولود محەممەد ئەمین. بەناوی خوای گەورە و میهرەبان من نەورۆز مەولود محەممەد ئەمین وەزیری شارەوانی و گەشت و گوزار بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دوورسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز یوسف حەمەد لوتفەڵڵا. يوسف صمد لطف الله.
بناوي خواي قورو مهربان من يوسف صمد لطف الله وزيري خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بەدڵسۆزیوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز عەلی عوسمان حاجی بەدری سندی. بەناوی خوای گەورە و میهرەبان من عەلی عوسمان حاجی بەدری سندی وەزیری پلاندانان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز محەممەد قادر محەممەد سەید. بەناوی خوای گەورە و میهرەبان من محەممەد قادر محەممەد ناسراو بە محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز خالی عەبدوڕەحمان ئەحمەد. بەناوی خوای گەورە و میهرەبان من خالد عەبدوڕەحمان ئەحمەد وەزیری ڕۆشنبیری ولاوان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز مەحموود ساڵح حەمەکەریم. بەناوی خوای گەورە و میهرەبان من مەحموود ساڵح حەمەکەریم وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز عەبدوستار مەجید قادر. بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدوستار مەجید قادر وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز ساماڵ سەردار مەحموود. بەناوی خۆی گەورە و میهرەبان من ساماڵ سەردار مەحموود وەزیری بازرگانی و پیشەسازی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز جۆنسۆن سیاوەش ئەیۆ.
شمت بابا برونا وروحت قدشة من جونسون سیاویش ئەیو وەزیری گواستنەوە گەیاندن بەخوای مەزن سوێن دەخۆم کە بەدڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەڵ و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەڵ بکەم. بەڕێز کەمال سەلیم سەعید. بەڕێز کەمال موسلیم سەعید. بەناوی خوای گەورە و میهرەبان من کەمال موسلیم سەعید وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز سەلاحەدین بابەکر محەممەد. بەناوی خوای گەورە و میهرەبان من سەلاحەدین بابەکر محەممەد وەزیری کارەبا بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز مەولود مراد محێدین. بەناوی خوای گەورەی میهرەبان من مەولود مراد محیدین وەزیری هەرێم بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. سوپاس. بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا. بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا وەزیری هەرێم بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. پیرۆزبایی لە هەمووتانەکەین فەرموو لە جێگەکانی خۆتان دابنیشنەوە. فەرموون. ڕستمەگرن وەرنەوە دانیشە جەنابەت دانیشە تا ڕاستێکینەوە ئەو دوایی بە سوورەکان ڕاستێکین
وتاريخي كاغنتي زور دوري درجة أتواني دانش بتواني أبي لسه بين الصلاة والله لسما سبب أشتر أبي لسه مثلا لا لا لسما آخر بەڕێزان ئێستا چینە خاڵی سێ لە بەرنامەی کاری ئەمڕۆی دانیشتنی پەرلەمانی کوردستان کە بریتە لە خوێندنەوەی هەڵەگشتیەکانی بەرنامەی کابینەی هەشتم کە لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشکەشەکرێت با فرمێت. کراوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان ئێوارەتان باش. ئەڕۆ ئێمە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەڵومەرجێکی زۆر ناسکدا ڕادەگەیەنین. هەرچۆن ساڵی 2003 پێویستیمان بە یەکدەنگی و هاوکاری و هەماهەنگی هەبوو بۆ پاراستنی بەرژەوەندی و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لەم ساتەشدا کە عێراق بە بارودۆخێکی سەختدا تێپەڕ دەبێت هەمان بیرکردنەوەی ئستراتیژیمان پێویستە تا هیچ لەو دەستکەوتانەی کە بەدەستمان هێناوە تا ژیانی هاوڵاتیان لە هەرێم و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بپارێزین تا بڕیارمان لەسەر ئاستی بەرپرسیارەتی مێژوودا بێت بەرامبەر بە خەڵکی خۆشەویستی کوردستان. بەڕێزان کابینەی هەشت کابینەی هاوبەشی بنکەفراوانە کە گزارشت لە خواستی هێز و لایەنە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان دەکات. ئەم ئەرکە وای دەخواست بە ئارامی و نەفەس درێژی مامەڵە لەگەڵ پێکهێنانی ئەم کابینەیە بکەین بۆ ڕێککەوتن لەسەر بنەمای هاوبەشی ڕاستەقینە لەسەر ئاستی ئەرک و پێداویستیەکانی ژیانی سیاسی ئێستای هەرێمی کوردستان. زۆر سوپاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بۆ خۆڕاگریان دەربارەی پرۆسەی پێکهێنانی ئەم کابینەیە بە تایبەتیش پاش ئەوەی حکوومەتی فدرال لە بەغدا موچەی هەرێمی بڕی. ئەم کارە ناحەقە و دژ دەستوریە ژیانی خەڵکی کوردستانی گەلێک سەخت کردووە. کاریگەری خراپی لەسەر ئابووری هەرێم و وەبەرهێنان هەیە. ئێمە هاوسۆز و هاوخەمی گشت گرفتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانین. لە چەند ساڵی داهاتوودا خۆڕاگری ئێستای خەڵکی کوردستان وەک قۆناغێکی نوێ ڕوبەڕووبوونەوەی زوڵم لە قەڵەم دەدرێ. ئێمە بێوچان هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشانە دەدەین تا جارێکی تر تووشی قەیرانی سیاسی و دارایی نەبینەوە لە هەرێمی کوردستان. ئەم کابینەیە هەوڵی تەواو دەدات بۆ بەدامەزراوەکردنی حکوومەتێکی کارا و شەفاف. بنەمای هاوڵاتی بوون، جیاکردنەوەی دەستهەڵات، ئاشتی و دادپەروەری کۆمەڵایەتی، مافی مرۆڤ و بەتایبەتی مافی ئافرەت و منداڵ، سەروەری یاسا و یەکسانی لە بەرامبەریدا، دابینکردنی خوشگوزەرانی، چاکسازی هەمەلایەنە و ڕاستەقینە، پاراستنی ژینگەی کوردستان، دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ بەرنگاربوونەوەی هەموو جۆرە گەندەڵیەک لە دام و دەستگا و دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا. هاوڵاتی بوون پرەنسیب و بەهاو پێوەری یەکەمی کار و هەڵسوکەوتی حکوومەت
لە دابینکردنی ماف و دەستنیشانکردنی ئەرک و ڕەخساندنی دەرفەتی یەکسان و وەک یەک بۆ گشت دانیشتوانی هەرێمی کوردستان بێ جیاوازی سیاسی و نەتەوەیی و ئاینی. کابینەی هەشت بە پشتبەستن بە مێکانیزمی سەروەری یاسا و بە دامەزراوەبوون کار دەکات بۆ لێکجیاکردنەوەی دەسەڵات و ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت لە کار و چالاکی حزبی. کابینەی هەشت کابینەی حکوومەتی هاوبەشە. پێکهاتەکانی ئەم کابینەیە هاوبەشی ڕاستەقینەن لە حکوومەتدا، چ لە هەڵسوکەوتی بەڕێکردنی ئەرکی حکوومەت و چ لە بڕیاردان و چ لە ئەستۆگرتنی بەرپرسایەتی بەرامبەر گشت ئەو بڕیارانەی کە دەدرێت. حکوومەت مڵکی هەموو تاکێکی کوردستانە و کار بۆ خوشگوزارانی و دەستەبەرکردنی خزمەتگوزاری و بەرژەوەندیەکانیان دەکات. هاوبەشان لەم کابینەیەدا بەڵێنیان لە ئاستی بەرپرسیارەتی و توانای ئابووری و دارایی و کارگێری دەسەڵاتی حکوومەتدا دەبێت و پێکەوە بەرپرس دەبن لە بڕیارەکانی. هیچ لایەنێک نابێتە ڕێگر لە جێبەجێکردن و پیادەکردنی بڕیارەکانی. ئێمە وەک لایەنە هاوبەشەکانی پێکهاتەی ئەم کابینەیە بە دەنگ و متمانەی هاوڵاتیان حکومڕانی ئەم هەرێمە دەکەین، بە ئیرادەیەکی بەهێزەوە کار دەکەین بۆ هێنانەدی ئەو بەڵێنانەی بە هاوڵاتیانمان داوە و خزمەتیان دەکەین. کارکردنی چەند حزبێکی جیاواز لە حکوومەتی هاوبەش دەکەینە هۆکارێک بۆ پتەوکردنی بنەمای دیموکراسی لە کوردستاندا. پێکەوە ژیانی ئاشتی، ڕێزگرتن لە جیاوازی بیر و بۆچوون و ئازادی ڕۆژنامەگەری و حکومڕانی لە ژێر چەتری کاری هاوبەش سنگفراوانی گەلی کوردستان دەباتە ئاستێکی نوێ لە مێژووی سیاسیماندا. ئێمە دەبێت هەنگاوی گەورە بنین بۆ بەدیهێنانی خەونی نەوەی پێش خۆمان بۆ کوردستانێکی ئارام و سەقامگیر لە سایەی دەستهەڵاتی خۆماڵیدا. ئێمە بەرپرسارانە داهاتووی خۆمان دەستنیشان دەکەین و هەنگاوی پێویست بۆی دەهاوێژین. بەڕێزان، یەکێک لە ئەرکەکانی ئەم کابینەیە گرتەبەری سیاسەتی ئاشتی خوازانە دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە چارەسەر نەکراوەکانی تا ئێستا و ئایندەی هەرێم لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق، بە تایبەتی کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و جێبەجێکردنی مادەی 140 دەستور. هەوڵ دەدەین پێکەوە بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و بە هاوکاری لایەنە سیاسەکان هەنگاوی پەلە بنین بۆ دامەزراندنی ئەنجومەنێکی دانوستاندن بۆ ڕێککەوتنی سیاسیمان کە گزارشت لە ئیرادەی خەڵکی کوردستان بکات. کابینەی هەشت زەمینەی لەبار دەڕەخسێنێ بۆ کارکردنی ڕۆڵی چاودێری پەرلەمان لەسەر حکوومەت. لە هەمان کاتدا ئێمە داوای متمانە و پاڵپشتی پەرلەمان دەکەین تا پێکەوە خزمەتی چاوەڕوانکراوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. کابینەی هەشت پەیوەندی و هاوکاری و هەماهەنگی بەردەوام و پتەوی لەگەڵ پەرلەمانی هەرێمی کوردستان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەبێت. هەرێمی کوردستان ناوچەیەکی تاڕادەیەک دەوڵەمەندە، بۆیە ئامانجمان بەدیهێنانی بەردەوام و جۆراوجۆرکردنی سەرچاوەکانی داهات و خۆنەبەستنەوە بە تاکە سێکتەری نەوتە لەم هەرێمەدا. کار دەکەین بۆ گەشە پێدانی کەرتی کشت و کاڵ و پێشەسازی و بازرگانی و خزمەتگوزاری و کەمکردنەوەی جیاوازی هەڵومەرجی ژیانی گوند و شار، بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریە سەرەکیەکانی کار و ئاو و کارەبا و ڕێگاوبان کە گونجاو بێت لەگەڵ گەشەی ئابووری بەرچاوی کوردستان و بەرزکردنەوەی ئاستی بژێوی تاک و پەرەسەندنی و بەرهێنانی خۆماڵی و بیانی لە ڕێی بەگرخستنی
تەواوی توانا و سەرمایەی مادی و مرۆیی لە هەرێمی کوردستان. لەم بوارەدا دەبێت ئێمە چالاکانە کار بکەین بۆ جێبەجێکردن و چەسپاندنی لامەرکەزی، جیاکردنەوەی دەستهەڵاتەکان، ڕێککەوتن لەسەر هەموارکردنی ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لە وڵاتەکەمان. گرنگی دەدەین بە کەرتی پێشەسازی و گەشت و گوزار، پشتگیری کەرتی تایبەت دەکەین بۆ ئەوەی ڕۆڵی خۆیان ببینن لە ئاوەدانکردنەوە و گەشەی ئابووری لە هەرێمی کوردستاندا. پەرە دەدەین بە سیاسەتی و بەرهێنان لە کوردستان بە شێوەیەک کە گونجاو بێت لەگەڵ گەشەی ئابووری و کۆمەڵایەتی قۆناغی داهاتووی کوردستان. لە بەرنامەی کابینەی هەشدا بەردەوام دەبین لەسەر چاکسازی سیستەمی پەروەردە و خوێندنی باڵا و فێرکردن بە دابینکردنی پێداویستیەکانیان و بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایان. بایەخ دەدەین بە توێژینەوەی زانستی و خوێندنی پێشەیی بە مەبەستی فراهەمکردنی دەستەی کاری کارامە و بەتوانا بۆ بازاری کار و کەمکردنەوەی ڕێژەی نەخوێنەواری لە هەرێمی کوردستاندا. هەروەها لە کەرتی تەندروستیشدا کار دەکەین بۆ پەیڕەوکردنی سیستەمی تەندروستی پێشکەوتوو و جیاکردنەوەی کەرتی گشتی و تایبەت لە خزمەتگوزاریەکانی تەندروستیدا. کابینەی هەشت ئاوری زیاتر لە ژیان و گوزەرانی کەسوکاری شەهیدان و قوربانیانی ئەنفال و کیمیاباران و زیندانیانی سیاسی دەداتەوە. کار دەکەین بۆ باشترکردنی ژیان و گوزەرانیان. کار دەکەین بۆ ڕێخستنەوەی بەرنامەی نیشتەجێبوون بە شێوازێکی هاوچەرخ و چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون بە تایبەتی بۆ چین و توێژە کەم دەرامەدەکان. ئێمە شانازی بەم بارودۆخە ئارام و ئاسایشە دەکەین کە لە جەرگەی ناوچەیەکی پڕ تند و توژی و شەڕ و تێرۆر و تۆقاندن بە هیمەت و وریایی و کاری دڵسۆزانەی هێزی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش بۆ هەموو خەڵکی کوردستان دەستەبەر کراوە. لەم ڕوانگەیەوە حکوومەتی هەرێم کار دەکات بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هێزە چەکدارەکانی هەرێم و بەرزکردنەوەی ئاست و توانا و لێهاتوویان بە نیشتیمانکردنیان ئەرکی گرنگی ئەم کابینەیە دەبێت. کابینەی هەشت هەوڵ دەدات بە ڕێکاری یاسایی چاو بە سیستەمی خانەنشینی و موچەدا بخشێنێتەوە بە جۆرێک کە هاوڵاتیان بە شێوەیەکی دادپەروەرانە لێی سوودمەند بن. هاوبەشان لەم کابینەیە کار دەکەن بۆ دروستکردنی سندوقی کوردستان بۆ داهاتی نەوت و دامەزراندنی کۆمپانیای نەوتی هەرێم وەک لە یاسای ژمارەی 22/2007 تایبەت بە نەوت و گازی هەرێم داهاتووە. کابینەی هەشت بەردەوام دەبێت لە پەرەپێدان و هاوکاری و هاندانی کەرتی تایبەتی ناوخۆ و ڕەخساندنی هەڵومەرجی گونجاو بۆ کۆمپانی و سەرمایە گوزارانی دەرەوە بە مەبەستی فراهەمکردنی دەرفەتی کار و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری بە تایبەتی لە ناوچینی گەنج و دەرچووی پەیمانگا و زانکۆکاندا بە گرتنەبەری سیاسەتی کارپێکردنی سەردەمیانە و ڕێگرتن لە پاوانکاری بازار و کۆمپانیا و پرۆژەی و بەرهێنان. بەڕێزان، ئەوەی لێرەدا ئاماژەم پێکرد هێڵە گشتیەکانی کارنامەی حکوومەتی هاوبەشە. وردەکاری ئەم کارنامەیە دەبێتە پلان و پرۆژە و پرۆگرامی سیاسەتگوزاری گشتی حکوومەت و لە کار و بەرنامەی وەزارەتەکاندا بە تەواوەتی هەوڵ دەدەین ڕەنگ بداتەوە. لە کۆتاییدا پیادەکردن و سەرکەوتنی پرۆگرامی حکوومەت سەرکەوتنی هاوڵاتی خۆڕاگر و ناخۆشدیدەی کوردستانە. خزمەتی کۆمەڵایەتی و ئابووری سەرفەرازی حکوومەت دەبێت. دانیشتوانی کوردستان شایستەی ئایندەیەکی گەشترن،
شایستەی ئازادی سربەستی و دیموکراسی پتەوترن بە پشتیوانی هێزی ئاسایش و پێشمەرگە و پۆلیس و هاوڵاتیان دەتوانین ئەنجامی باشتر بەدەست بهێنین خەونی گەورەتر بهێنینە دی جارێکی دیکەش زۆر سپاستان دەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرموو بەڕێزان بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێهات دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کۆتایی پێهات بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جێگری سەرۆک و وەزیرە بەڕێزەکان دوای پیرۆزبایی ئەچینەوە هۆڵی پرۆتۆکۆل بفەرمونون